دوای زیاتر لە هەفتەیەک لە بوومەلەرزە هێشتا خەڵکی لێقەوماوی شارۆچکەی جێندێرسی باکووری ڕۆژاوای سووریا کە لەژێر دەسەڵاتی ئۆپۆزیسیۆندایە هیچ هاوکاریی نێودەوڵەتیان پێ نەگەیشتووە. ئەم شارۆچکەیە شوێنی ململانی سیاسی نێوان ئۆپۆزیسیۆن و سووریا کاروانی خزمەتگوزاری وڵاتانی زیاتر ڕووی لە تورکیا و هەندێک ناوچەی سووریا کردووە. خەڵکی ئەم شارۆچکەیە لەو سەرمایە هێشتا بێجێگە و شوێنی حەوانەوەن. كان عندنا في 3900 عائلة 3900 خێزان زیانیان بەرکەوتووە و شوێنی نیشتەجێبوونیان نەماوە. 270 خانوبەرە بە تەواوەتی تەختی زەویەکە بووە. 1000 خانووی دیکەش زیانیان بەرکەوتووە. 3900 خێزانمان هەن بێ شوێنی حەوانەوە. لە ڕۆژی نۆهەمەوە دەساتە خۆجیەکان و هەندێک ڕێکخراوی نێوخۆیی کۆمەکیان کردوین. خەڵکی ئەم شارۆچکەیە بەنێو خانووە ڕووخاوەکانیاندا دەگەڕێن. هەر خۆشیان لە خەمی ئەوانەدا بوون کە لەژێر دار و پەردووی خانۆکاندا بوون. ئەم باوکە لەو سەرما کوشندەیە خەمی منداڵەکانێتی. ئێمە زۆر پێویستمان بە چادرە. ئێمە دەتوانین بەرگەی سەرما بگرین. هیچ کێشەیەک نییە. دەتوانین لە هەر شوێنێک بخەوین. هیچ کێشەیەک نییە جگە لەم ژن و منداڵ و بریندارانی کە لە ژێر دار و پەردوودا دەرمان هێناون کە لەوانەیە کێشەیان هەبێت. من تەنها منداڵەکانم داناون لە نەخۆشخانە جەستەی هەمویان شین بۆتەوە. شوێنی یاریگایەک لە شارۆچکەی ئەفرین بووەتە پەناگایەک بۆ 190 خێزان. خەوتن لەسەر زەوی و دەشێ هەڵکردن لەگەڵ ئەو سەرمایەدا چۆن بێ؟ هەموو منداڵەکانم نەخۆشن وەرەو ببینە. هەفتەیەک تێپەڕیوە من تازە لە نەخۆشخانە هاتوومەتە دەرەوە. کەسێکیشمان گیانی لەدەستداوە. دۆخی ئێمە زۆر خراپە. لەو ناوچانەی بەدەست ئۆپۆزیسیۆنی سووریاوەیە 12 ساڵێکە لە ململانیەدان لەگەڵ حکوومەتی سووریا. لەم بوومەلەرزەیەش هەر ڕێکخراوە لۆکاڵەکانی ناوچەکە ئاوڕیان لێداونەتەوە. هێشتا کۆمەکی نەتەوە یەکگرتوەکانیان پێنەگەیشتووە. ئێمە دەمانەوێت دەنگمان بگاتە هەموو جیهان. بەڵام کوا هاوکاریەکان؟ بەڵام هێشتا هاوکاریەکان نەهاتوون. دەی کوا هاوکاریەکان کوان؟ نەتەوە یەکگرتوەکان بۆ ئاوردانەوە لە ناوچەی بوومەلەرزەکانی سووریا تەنها ڕێگە پێدراو بووە لە یەک دەواازەی سووریەوە لەگەڵ تورکیا هاوکاری بگەێنێتە ناوچەکە کە ئەوەش ئالەنگیری لۆجستی و سیاسی خۆی دەخاتە ڕوو. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.